بیارە قەڵای معریفی هەورامیەکان چرای ڕۆحی و ئەزهەری کوردستان زێدی خانەقاکانی نەقشبەندی شارە دێرینەکەی مەملەکەتی زامووە. بیارە یەکێکە لە شوێنە دێرینەکانی نیشتەجێبوون بەپێی بەڵگە شوێنەواریەکان مێژووی نیشتەجێبوون لەم شارۆچکەیە بۆ چەند هەزار ساڵێک بەر لە زاین دەگەڕێتەوە. گۆڕستانی قەسر، ئاتەشگە، کڵاوە یاشوور، ئاسنەوەردە، مزگەوتی ئۆڵا و هۆمەرە گەواهی دەری ئەم ڕاستیان کە کەڤناری هەندێکیان بۆ سەردەمی شاهنشایی ئەشکانی و ساسانی دەگەڕێتەوە. ناوی بیارە وشەیەکی هەورامی پەتی خۆجێیە. بیارە لە زمانی هەورامیدا چاوگی هەیە. چاوگەکەش لە یارەوە هاتووە. جا یاردێ و بیاردێ و یاراما و یاراتا و یاردێنە و مەیاردێنە ئەمە چاوگەکەی یارەیە. ئەمە چاوگەکەی زمانی خۆمانە، یانە خەڵکی ئێرە کە ئەوە ئازانن. ئەمە ناوی بیارە کە وتم خۆجێیە و زمانی خۆمانە لە ملاولەولاوە وەرنەگیراوە، بازێڵێن لە فارسەوە وەرگیراوە یان نا، بەڵکو زۆر کۆتریشە لە فارس. اینجا بیارەش ئێمە بە دوو دەلیل دەتوانین قسە بکەین، یا دەلیلی نقلی یا دەلیلی عەقلی. یعنی بڵێن 1200 تا 400 ساڵ لەمەوبەر بیارە بووە لە زمانی حەزرەتی عەبدوڵای کوڕی عومەرە. ئەم مزگەوتە مەشهور بووم بە ئاهورامەزدەی پیر محەممەد. ئەو وەختە پیری تیا بووە، وەکو ئێستا چۆن ئەڵێن مەلا، ئەویش پیر وتراوە. یانی ئەو کاتە بیارە پیری تیا بووە. ئاتەشگەمان هەیە وا لە خوار بیارەوە زەردەشتیەکانە. ئەم پیر محەممەد کە لێرە بە ئەو وەختە بە زمانی زەردەشتی پیر مەلای ئێمە ئەکا ئێستا مەلای ئێستا. ئەو لەو مزگەوتە خواپەرستیان کردووە و مەلاگەری کردووە. کە وەختە ئیسلام هاتووە ئەلحەمدوللا کە خەڵکی مەنتیقەکە ئیسلامیان وەرگرتووە کە ئێمەش ئێستا ئیسلامین. مەلاکەشمان هەروە تەنانینەکەیان گۆڕیوە، میحرابەکەیان گۆڕیوە، هەر مزگەوتەکە کراوە بە مزگەوت و حەزرەتی عەبدوڵا گۆڕیویەتی و کردوویەتی بە مزگەوت و ئێستاش مەشهورە بە مزگەوتی عەبدوڵای کوڕی عومەر. ئاشوریەکان نەک حکمی عێراق و مەنتیقەی ئێمەیان کردووە، بەڵکو حکمی ئێران و تا ئەفغانستان و تا ئەرمینیا و هەتا هەمووی تورکیا و هەتا میسریش چوون و بە سعودیەشەوە. ئەمە شەرق ئەوسەتی گەورە ئەوان هەموو دەسەڵاتیان بووە. ئیتر تەمان ڕەبایەیان داناوە ئەو کاتە. ئەمەش یەکێکە لەو ڕەبیانەکە لە پێڵێن کڵاوی ئاشوور و لە پشت بیارەوەیە و تا ئێستاش هەر ئاستارەکانی ماوە. خەتی هومایۆنی بریتیە لەو سنوورە دەستکردەی کە دوژمنانی کورد لە نێوان پارچەکانی کوردستاندا دروستیان کردووە. مێژوەکەی پەیوەستە بە ململانێ و قەڵەمڕەوی عوسمانی و سەفەویەکان. هەورامانیش وەکو بەشێک لە جوگرافیای کوردستان ئەم سنوورە دەیگرێتەوە. دانیشتوانی بیارە بەشێک لە مڵکەکانیان دەکەونە ئەو دیوی سنووری دەستکردەوە، بەڵام بەزاندنی سنوور لەلایەن دانیشتوانی ئەم ناوچەیەوە بووە بەکارێکی یاسایی و ڕۆژانە. ئاڵوگۆڕی بازرگانی و ژنخوازی و پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێوان گوندەکانی هەورامانی و ڕۆژهەڵات و باشووردا زیاتر برەویان سەندووە. هەروەها خزمەتکردنی ئەو باخانەی لەو دی و سنوورن جیاوازی نییە لەو خزمەتەی لەم دی و سنوور دەکرێت. بە پێی گۆڕانکاری سیاسیەکانی ناوچەکە هەندێک جار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کێشە بۆ باغدارەکان دروست دەکرێت. خەتی مایۆنی باگراوندێکی مێژووی هەیە. دوای شەڕی هەردوو دەوڵەتی سەفەوی و عوسمانی بە هاوبەشی میرە کوردەکان دەوڵەتی عوسمانی سەرکەوتنێکی بەسەر دەوڵەتی سەفەویدا هێنا. ئەمجا دوایەوە لە ساڵی 1514 سەرکەوتنەی بەدەستێنا دەوڵەتی عوسمانی دەستی کرد بە فراوانخوازی زوربەی زۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبی گرتەوە. ئەمجا ئیتر لێرە لەوێت دەوڵەتی سەفەوی کە بڵێن لە شەڕی چاڵدیران شکستیە نابوو، جارێکی تر ئەویش خۆی کۆ کردەوە و کە پایتەختەکان تەبرێز بوو گواستیانەوە بۆ ئەسفەهان و ئەمجا لە سەردەمی بڵێن
عەباسی سەفەویدا جارێکی تر شەڕ لە نێوان هەردوو دەوڵەتەکە لێرە و لەوێ ڕویان ئەدایەوە. ئەمجا بەپێ چەندین ڕێککەوتن لە نێوان هەردوو دەوڵەتدا لە ساڵی 1555 ئەماسیە و 1639 زەها و ئەمانە بڵێن ئەم دوو دەوڵەتە چەندین ڕێککەوتنیان ئەنجامدا. ئەم ڕێککەوتنانە بەردەوام بوون هەتاکو ینی هەموو کاتێک سنوورەکانیان لە نێوان خۆیاندا دابەشە کردەوە و جارێکی تر دانیشتیان دەکرد تاکو لە ساڵی 1939 بڵێن لە سەردەمی سوڵتان عەبدولمەجیددا کە ئەم سوڵتانە هەرچەندە تەمەنیشی زۆر کورت بوو بەڵام توانی جارێکی تر وزەیەکی تر بە دەوڵەتی عوسمانی بداتەوە و دەوڵەتی عوسمانی دەستی بکاتەوە بە فراوانخوازی لەولاوە لە مەغریبی عەرەبیەوە لێرەشەوە تا بەشی ڕۆمانیا لە ئەوروپا هەموو وڵاتانی عەرەبی تا یەمەنیشی داگیر کرد. ئەمجا لێرەدا باس ئێمە لە خەتی همایونی دەکەن. خەتی همایونی وتمان بە خەتی شەریفیش دێ وشەیەکی بڵێن تورکیە ئەم همایونیە بەمانای هەموو کاروبارەکانی دەوڵەت دەگرێتەوە. ئەمجا کاروبارەکانی دەوڵەت دەگرێتەوە ئەمە دەفتەرێکیان دانابوو ئەم دەفتەرە پێیان دەوت دەفتەری همایونی یا خەتی همایونی بە خەتی شەریفیش دەهات. لەم دەفتەرەدا 100,000 ئەرشیف کە ئێستا ماوەتەوە هی دەوڵەتی عوسمانیە. ئەمجا یەکێک لەو ئەرشیفانە کە باز دەکاهی خەتی همایونی لە نێوان هەردوو دەوڵەتی سەفەوی و عوسمانی هەر لە ئەرزە ڕۆمەوە تا سەر کەنداو بگرە ئەمە ئەم هێڵی نێوان بڵێن ئێستەی کوردستان بۆ یەکەم جار بڵێن کە دابش کرا لە سەردەمی ینی لە دوای شەڕی چاڵدیرانەوە بوو ئەو هێڵە بڵێن لەسەرەوە بۆ خوارەوە جارێکی تر بەپێ ئەو ئەرشیفانە کە لە خەتی همایوندا تۆمارکراون سنوورەکە ڕێک خرایەوە. ئەمجا ئەم سنوورەکە ڕێکخراوەتەوە لە نێوان ئەم دوو دەوڵەتەدا هەموو جارێک بڵێن کوردستان ئەمە دوو بەش بووە چونکە دەوڵەتی عوسمانی کە وەختێک بڵێن ئەم شوێنانەی داگیر کردووە ئەم شوێنانە هەموو خاکی کوردستانە یان باکوڕی کوردستان و ڕۆژهەڵات و بەشێکی زۆری باشووری کوردستانیش دەگرێتەوە. ئەمە ئێران ئەمەش عێراق بەڵام دوای پەیابوونی سەرهەڵدانی شۆڕشی کوردی و دروستبوونی حکوومەتی هەرێم ئازادیەکی باش لەم ناوچانە دروست بووە. پەیوەندیمان پتەوتر بووە لەگەڵ خەڵکە لەگەڵ کەسوکارە ئامۆژۆ هەیە حتا بینێک ژن و ژنخوازی لە بینمانە لەگەڵیانە ڕۆشتن خەڵک بۆ هەنەگەڵمە یا لەوێ بۆ بیارە بووکیانە بردو بووکیانە هێنا و تێکەڵاوی تا ئێسش هەر ئەوە بەردەوام بوو تا فترێ لەمەوبەر تە دوایەوە نەماوە چونکە بەناحەت زۆر بە ناڕەحەت تەسکەرۆ مسکریان بۆ دەریێ چ ئەوانەیە کە ئەچنە ئێران چ ئەوانەی لە عێراقا ئایان هێن بەرەو عێراق. ئینە یاگی باپیریمانێ ئینە من خەڵکوانە گەمڵێنا ئینە باخوێمانە و ئینە یانێ وێمانێ و ئینە باخ و مامۆزایمانە و ئینە باخ و مامۆزایمانە و ئیسە وەختە جەنگ دەشمەنەکەرە ڕەمێرمی یانەماینا چۆدی مینا مەریوان گجان مێمە سەردای وێ لا باخەکەما لا قۆمقیلێما چە بیارێ وەزوێرەوار و مێمێ سەر و ئەپاسە ئینامی دلێوێ ئینامی دلێوێمانە دیسە من ئینانی مەریوان سەدایانماناوە سەدەم و باخیۆ باقوێ کەرونەوە و تاتەم چۆدیمە ئەمرە خواشکردنەوە ئیسەر وێمان منێنمێ گجان مێمە سەرە مێمی ملمێ ئانە ئۆز مامۆزامان نامێژ ئەلیە ئانە باخ و مامۆزایمانێ ئینە باخ و مامحەمەیە چەنی ئی برادەرێ باخێما تێکەڵێنێ نزیکە ئەم ئۆدی مێراقا هەمی دی مێرانە وڵاچەنە حەچکە نەیارێ چەنی عێراقی قسەی کەروونە عێراقی یاری جەنی ئێرانی قسەی کەروونە ئێرانی یارو چەنی عێراقی قسەی کەرۆ ئەمنەکی پەرە گێڵینی حچکە زاتش نەبی ڕۆکەر و خاکوێرانی حچکان زاتمان نەبی یوترینی دۆنما این منتیقە گردە چاوە بێ بەنسبەت بیارەوە 26 پارچە باخی باش کەوتووەتە خاکی ئێران و دوای اتفاقی جەزایر بەڵام هی ئێران کەم بە دۆگمنت کەوتووەتە خوار و ناو خاکی عێراق خانومان لێرایە هاوینان یە نێرە تێکەڵاویەکی زۆر هەیە ئامۆژۆیە شەوانیش بۆ ماڵی کاکە حسێن ئەمانە لەسەر گوندی هەندەگەڵمن سەر بە ئێران کوردستانی ڕۆژهەڵات ئێمەش سەر بە باشوورین هەرێمی کوردستان ئاریا شەوان ئامۆژۆ هەیە دانیشتن هەیە قسەی خۆش هەیە نایەڵن بچینە ناو مڵکەکان بە ئازادی ئەو بەروبوومە هەیە کە بیهێنین و نایەڵن دوای اتفاقی جەزایر نیان هێشت و هیچ کەس بچێتە ئێوێەوە بەڕێک مەسەلەن بەبێت زیۆ کابرا مڵکێکی لێرایە ئەگەر لێرا خۆیەکی ئێرانیە بێ ناتوانێت کە ئەو لاچ و ئەڕوایا گوێزەکەی تەکێنی ئەیباتەوە گینا نایەڵن بەروبوومەکەش گوێزی باشە هی ئەم ناوچەیە بەناوبانگە گوێزی ئەورامان گوێزەوە هەڵوژەیەوە هەنارە و تووە و ئەمانەی هەیە بەروبوومێکی باشیشی هەیە ئەمە منتقەیەکی ناوچەیەکی فێنکیشە بۆ
هاوینە هەوار هاوینان پڕە لە سێرانکەر و ئەخرۆشی ئەم ناوە یعنی فێنکترین شوێنە ئێرە بووی ئاویشی نەسەهۆڵ دەوێ نەپیسە پاکوتەمیزە خەڵکێکی باشیشە هاوکاری خەڵکیشەکەن بە باشی. مووی مەحاسین یەکێکی ترە لە تایبەتمەندیەکانی ئەم شارۆچکەیە و پیرۆزی بەم شوێنە بەخشیوە بە تایبەتی لای دانیشتوانی ناوچەکە وەوانەی سەر بە ڕێبازی نەقەشبەندین و لە کاتی وشکە ساڵی و هەندێک کارەساتی سروشتیدا پەنای بۆ دەبن. دەوترێت شێخ ئەحمەد شەمسەدین کاتێک لە حەج دەگەڕێتەوە دەچێتە لای سوڵتان عەبدولحەمید پاش گفتوگۆیەکی عاریفانە سوڵتان قورئانێک و چەند تاڵەمویەک لە ڕیشی پیرۆزی پێغەمبەری ئیسلام وەکو دیاری دەبەخشێتە شێخ ئەویش دیاریەکانی دەهێنێتەوە بۆ هەورامان لە گوندی ئەحمەداوە دەیان پارێزێت. دواتر شێخ عومەری بیارە ئەم تاڵەموانە دەگوێزێتەوە بۆ بیارە و لە ناو خانەقاکەدا دەیان پارێزێت. مەسلەی مووی محاسینی شەریفە معلومی جەنابتانە لە سەردەمی حەزرەت صلی الله تعالی عليه وسلم ئەو کاتەی کە سەحابە بەڕزەکان لە دەوروبەری کۆ ئەبوونەوە لە کاتی هەڵوەرینی مووی یا شاکردنی قژی مبارەکیدا سەحابیەکان لە دەوروبەری نانی هێرجێک مووی بە زایع بڕوە ئەو موانە دیارە هەمووی ماوەتەوە دوای ئەوە ماوەتەوە کە بە بڵێن بە مروری زەمن لە سەردەمی حەزرەت صلی الله عليه وسلم دوای خولەفای ڕاشدین دوای خولەفای ڕاشدین ئەمەویەکان دوای ئەمەویەکان با بڵێن عەباسیەکان تا گەشتە سەردەمی خلافەتی دەوڵەتی عوسمانی بە نسبەتی مووی محاسینی شەریفەوە سەرەتا کە شاع عومەریان تەشریفی چوە دەرەجەی عالی بچووە بۆ حەج کە لەو سەرگەڕاوەتەوە دیارە سوڵتان عەبدولحەمید ڕوایەتی زۆر هەیە یەکێک لە ڕوایەتەکان ئەوەیە کە با بڵێن کچێکی سوڵتان کە نەخۆش بووە شاع عومەریان دەرەجەی عالی بێ بە حکمت و معریفەت و زەکاوەتەکەی خۆی بەو مەوهبە جوانەی ئەو هیلامە جوانە خوای پێی بەخشیوە کە بتوانێت بە ڕەزامەندی خوای پەروەردگار سوود و مەنفعەتێک بە نەخۆشەکان بگەێنێ دیارە ئیسفادەیەکی گیانەوە بە کچەکەی لەسەر دەستی شاع عومەریان دەرەجەی عالی بێ باش بووە ئەمە ڕوایەتێکی تر هەیە ئەڵێن کە چوەتە ئەوێزانی و یانە ئەم قوتبانە زەمانی ئەخلاقی و دینی و ئینسانی وجدانیان هەیە لێرە سوڵتان عەبدولحەمید بڕیاری داوە ئەم مووە سێ تاڵەمووە بە هەدیە خەڵاتی شاع عومەریان کا دەرەجەی عالی بێ لە ڕێگەی شێخ ئەحمەد شەمسەدینەوە ئەموە بە سیلسیلە بەم شێوەیە گەشتوێتە دەستی ئێمە کە هاتووەتی ئێرە گەشتوێتە دەستی شاع عومەریان بە حکمی ئەوەی تایبەتمەندیەکی بە گەورەی هەیە ئەمە محەڕەماتە ئەمە مقەدەساتە خوای گەورە کە هێشتوێتەوە تا ئێستا لەسەر دەستی شاع عومەریانە گەشتوێتە ئێرە و بە مبارەکی هەتا ئێستا بە زیندویی و بە جوانی و بە پیرۆزی ماوەتەوە ئەم بەنسبەتی هاتنی مووی محاسینی شەریفە ئیتر مووی کە لە شوێنێکەوە گەشتوێتە شوێنێکی تر ئەو ڕوایەتش هەیە لە تێواڵش هەیە شێوازەکەیش بە هەمان شێوە بووە شاع عومەریان لە خەویا حەزرەت صلی الله عليه وسلم چۆتە خەوی ئەمری پێ فەرمووە ئەم خاکە بکە بە مزگەوت دوای ئەوە بۆ تەکمیلەی ئەوە کە کراوە بە مزگەوت دوای ئەو خوای گەورە ئەم مەقامەشی لێرە بنیاد ناوە لەبەرەوە ئەم شوێنە دوو جار پیرۆزە هەم خەوی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەم ئەو هەموو ئەقتاب مبارەکانی لێرە ڕۆح و ژیان و تەمەن و هەست و نەست و شعوریان تەرخان کردووە خالصا وصادقا وعابدا لله تبارك وتعالى بۆ خوای گەورە میهرەبان ژیانی خۆیان تەرخان کردووە ئەم شوێنیان ئاوا بە پیرۆزی هێشتوێتەوە بۆچی ڕۆژ بە ڕۆژ چەند هەوڵ دراوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی فەنیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە ئەم شوێنە لەوانەیە جیاتی کرابێت لەوانەیە ویستی بێتیان بە معاملەیەکی دووەلی ئەم مەقامە پیرۆزە بیوەزنەوە بۆ شوێنێکی تر بۆ مەرامێکی سیاسی بۆ مەرامێکی مەزهەبی سەری نەگرتووە. لە حاڵەتێک کاگە وشکە ساڵێک هەبوو باران کەم بوو ئێمە بە یەقینێکی زۆرەوە یەقینمان هەیە ئەمە نازی هەیە لای خوای پەروەردگار و ئەمە سەلاحەتی ئەوەی هەیە کە نازی هەیە لای خوای گەورە گۆڕانکاری لە کەش و هەوایە بکە گۆڕانکاری لەو شتانەیە بکە کە بەڵایەک ڕوو ئەکاتەم نەگەر بۆ باران نەگەر بۆ وشکە ساڵی لەوانەیە موسیبەتێک ڕوو بکاتە ئەم شوێنە لەوانەیە ئافاتێک بەربێتە ئەم شوێنە لەوانەیە شەڕێک یەخەی ئەم شوێنە بگرێ ئەتوانین ئێمە تکا بکەین لە ڕێگەی ئەم مبارەکەوە چونکە ڕاستەوخۆ مووی مبارەکی حەزرەت صلی الله عليه وسلم لای خوای گەورە نازی هەبێ و کەرەممان لەگەڵا بکات لطفمان لەگەڵا بکات بەهۆی ئەم مبارەکەوە عەزاب و سەختی و ناڕەحەتیمان لە کۆڵ کاتەوە دوای ئەوەش بارانمان پێویست بە بارانمان بۆ ببارێنێ بێدینی زۆر بڵاو بۆتەوە
ئەفکاری متەنەوع دروست بووە هازیمەتر لە ئەفکار پیا بووە کەس فکری کەسی قبول نییە ئەو فکری ئەوە خواتەوە خلافی بۆچون دروست بووە لە نێوان مسلمانانە لەوێن غێرە دینیەکانە بەڕاستی ظروفێکی غێر معەنە ظروفێکی هەتا بڵێ تاڵ و سوێرە ئێمە لە حاڵەتێکە بە تایبەتی لە شەوانی 27 کە خەڵکێکی زۆرێتی ئێرە خاوەنی معاناتێکی زۆرە نەخۆشی هەیە موسیبەتی هەیە قەلەقی هەیە حاڵەتی دەرونی ئاسایی نییە پەنا بۆ چی ئەبن پەنا بۆ مەقامە پیرۆزە ئەبن بە تەکلیفی خەڵک بە ڕەزامەندی عولەمایان لەسەر دەستی با بڵێن ئەحفاد و ئەولادی ئەم قوتوبە مبارەکان ڕۆحم بە قوربانیان بێ لەسەر دەستی ئەوانە مەراسیمێکی جوان و شکۆدار و پیرۆز بەڕێک ئەخەین بە تەرتیبێکی جوان بە تەنزیمێکی جوان هەمومان بە سەفێک جوان ئەوەستین لەبەر حرمەتی مبارەکەکە موەکە هێنینە دەرەوە ئەو کاتێ ئێمە لە شەوی 27 لە شەوی لەیلەتل قەدرا زیارەتی ئەکەین ئەو کاتە زیارەتەکە بێت تایبەتمەندی هەبێ ئەبێ ئەو کەسێک کە یەتێرە عەقیدەیەکی تەواوی بەو شوێنە هەبێ ئەو کەسێک کە یەتێرە استعدادێکی ئەخلاقی و دینی و ئیمانی هەبێ ئەو کەسێک کە یەتێرە بێت دەستێژی پاک و بێگەر بگرێ عیبادەتی زۆری کردبێ ئەنجا جورئەتی ئەوەی هەبێ ڕووکاتە ئەم مبارەکە دیارە ناوچەی هەورامان ناوچەیەکی دڵڕفێنی کوردستانە هەر کەسیش لە هەورامانە هونەرمەند نەبوو بێ سەلیقەی هونەری هەبووە ئێستا لە هەورامانە هەر کەسێ بدوێنی بەشی خۆی ئەتوانێ ینی ناڕەحەتی دڵی بە گۆرانی دەرکە ینی ناوچەیەکە کە هونەر ڕەنگی داوەتەوە لە هەورامانە بیارش بە تایبەتی کۆمەڵێک هونەرمەندی لێ هەڵکەوتووی چاکی تیا هەڵکەوتووە یەکێک لەوانە هونەرمەند ئەحمەدی نازارێت کە خاوەنی چەندین ئاوازی تایبەت بەخۆی بووە و من هەمیشە ئەچمە لای کوڕەکەی کاکسەلام کە لێرە چایخانەیەکی هەیە هەمیشە ئەڵێ زۆر دڵمەکرێتەوە کە تۆ ییت بۆ ئەم چایخانەمانە بەرەوەی گۆرانیەکی باوکی ڕەحمەتی وتوەتەوە قاسم خان هونەرمەند و هونەر تێکەڵاون بە یەک یعنی شتێکی لەیەک ژیانەکراون بێژگە ئەویش ئەتوانم بڵێم ئێستا هەر هەتا ئێسەیش لە بیارا کۆمەڵێک گۆرانی بێژی باشەیە کە خزمەت بە هونەری کوردی بە تایبەتی و ناوچەی هەورامان ئەکەن و پێش دوای کاک ئەحمەدی نازارێش کۆمەڵێک گۆرانی بێژی تر هەبوو عەلی گوڵپی هەبووە کە نزیکە لە شارۆچکەی بیارەوە و هونەرمەند هادی و شەوکەت کە هەمیشە لە شۆڕشی ئەیلولە سەرباریەوەی کە پێشمەرگە بوون بەداخەوە شەهید هادی لە کانیسێف ساڵی 1970 شەهید بوو لە گوندی کانیسێف هەمیشە لەو ساحەیە بیارە بەکارە هونەریەکانیان کە ئاهەنگێکی شۆڕش هەبوایە کە من وەکو بۆ مەگەڕن چونکە خۆم و کاتە بەتەواوی بەبیرم نایە هەمیشە بەشدار بوون لە کۆڕە هونەریەکانی هەورامانە ئەتوانم بڵێم بیارە لانکەیە کە بۆ هونەری کوردی و ناوچەی هەورامان بە تایبەتی ساڵە و 1990 دەستم کردن پی هەرمانی دەستم کردن پی هەرمانەوە ئاسنگەریە کە ئاسنگەریەکە ئیتر برەوش نەبێ چاوەختەنە هەرمانەکەی کزە بیبی کە هەرمانەکەی کزە بیبی هەرمان دارتاشی چم بێ دوێستن عاتیمەنی دارتاشیەکە ئالتەر بی ئیتر ئێدەم واسە ناوەر پێ دارتاشیەکەی ئیسە دارتاشیەکە کەمە نەمەنن خەڵک تەوەرزیی مارۆت پێدە مەزەرد کردەوە زەنگەنی مارۆنێ خەڵک کاردیشگەرەکینی کاردیشا پێ وەشی کرد و دەستەشان مەڕی و مارا دەستەشا پێ وەش کرد و ئەپاسەی تر ئۆسێ فریشتە نەبینی هەروەڵا پیشەگەری فریشتە نەبینی تر چی دمایەوە دمای ئینتیفازەکەیەوە دمای ئینتیفازەکەیەوە ئیتر ئاسنگەر پێسە ئاسنگەری من بینی و کاک جەلال بەنەش ماچا جەلال لە سوور ئا تەوەردینوچی وەشکەری من تەوەردینوچی وەش نەکەرینی ئاوەختێ کە ئاوازژە ئاورد دوا پێ ئەیرانی ئیتر من دەستم کرد ئاوەختە کاردوچی وەشکەرینی جاروبار لێنی پێلا حاجی سەلیمی حاجی سەلیم و گوڵپی ئالوێنی یاردیش دێنی فرە پەنەش وەش بێ فرە برادەرم بێ ئیتر لاو ئایۆ دەمەکاردوچی وەشکەرینی ویم کوریم نەبی تازە دەستم پە نەکردەبی دەمایانە ئیتر ویم کوریم نیارێک جار ئی پێلایم
ئیتر من شۆساوەن هەرمانە و تەوەرزینی و کاردی عالی وەشیکردونە و پێسەیتر دەستەکەشا شاخ و کەڵیە نەمەکە چاوەرەق و سیارەیە خەڵک مێ ئین و عکاردی تا 40,000 تا 35,000 مۆش پەنێ بەڵام چینە ئالتەرێکما هەنی گەورەتەری بە 16,000 و 17,000 چادانان نێنیم بەڵام ئیتر ئەچی حەجمەنە ئینە 35,000 تا 50,000 مۆش پەنە نیشانە هەن ئەم شارۆچکەیە وا هەڵکەوتووە دیمەنێکی جوان و سەرنجڕاکێشی هەیە بە شوێنێکی گەشتیاری گرنگ داهەندرێت ساڵانە هەزاران گەشتیار ڕوو لەم شارۆچکەیە دەکەن بەشێکیان تەنیا بۆ ئەوە سەردانی دەڤەرەکە دەکەن تاکو و کاتێکی خۆش بەسەر ببن هاوکات چەند پارچەیەک لە بەرهەمی پیشە دەستیەکان و خواردنە میلیەکانی ناوچەکە لەگەڵ خۆیاندا ببەنەوە بەڵام گەشتی ئاینی لە پێشەوەی ئەم گەشتانەیە کە لەم ناوچەیە بایەخی پێدەدرێت دوکانەکەمان بەش پێگاتوە لە دوو بەشێکیان خواردنە خۆماڵیەکانن بەشێکیشیان شتە دەستیەکانی ناوچەی هەورامان و ئێران هەموو شوێنێکی تیا وڵبەتە بەشێکی کەمی منی ناوچەی هەورامانە بەشێکیشی منتیقەی ڕشت و مازیندەران و ئێرانە هەورامانی ئەو دیوە ئەم منتیقەی بیارە و هەورامان شوێنێکی گەشتیاریە گەشتیاری زۆر ڕومانتیەکات بە بۆنەی ئەم شتە فۆلکلۆرانەوە و شتی منتیقەی هەورامانات شتی خواردەمەنی منتیقەی هەوراماناتمان هەیە خەڵک بە بۆنەی ئەو شتانەوە ڕومانتیەکە خواردەمەنی منتیقەی هەورامانات وەکو تو دۆشاوی و ڕبەهەنار قەیسی هەنگوین لە تەهەرمێ قۆخ کەشک دۆینە ڕۆنی خۆماڵی ئەمە هەمووی بابەتی منتیقەی هەوراماناتن مەسەلە خواردەمەنیەکە ئەمە هەمووی هەنی منتیقەی هەوراماناتە مەسەلە خواردەمەنیەکە و مەسەلە شتە دەستیەکانیش بەعزە شتێکمانەیەنی منتیقەی هەوراماناتە بەڵام هەوراماناتی بە تایبەت ئێران ئەم شتانە ئەم ستەبەتە و نانەشان و کڵاش و ئەمەیش هینی منتیقەی هەوراماناتە وەکو کوڵەباڵ و شاڵ و ئەمە منتیقەی هەوراماناتە وڵی تەبان هەورامان هەر لە دێر زەمانەوە شوێنێکی گەشتیاریە کەش و هەوا و سروشتی هەورامان وای خوڵقاندووە کە کۆمەڵە خەڵکێک لە دەرەوەی هەورامان ڕووی لە ئێرە بکەن ئەوەی کە زیاتر سەرنجی منی ڕاکێشاوە کە من تەبان لە ناوچێکی زۆر دوورەوە نهاتوم من لە هەڵەبجەوە هاتووم بۆ ئێرە بەڵام ئەوەی کە تێبینی یەکەم کەش و هەوای ئێرە سروشتەکەی اینجا هەتاوەکو تەبعی خەڵکی مەنتیقەکەش زیاتر بەدەم خەڵکەوەن بەدەم میوانە بە ڕێزەکانیانەوەن سروشتەکەی ناوچەکەش لە چاو ناوچەکانی کەمانە وار لێەکە کە بۆ جەوێک تۆ ئەم ناوچەیە هەڵبژێریت و مدەتێک لە قەرباڵخی ناوشاریا ئەو شوێنی کە تۆ تایە دانیشیت جەنجاڵیەک هەمومان جەنجاڵی ڕووی لێ کردوین بۆ بەسەربردننی کاتێکی خۆش ڕوو لەم ناوچەیەکەی ئیتر لە زمنی ئەمانەشا دیمەنی ناوچەکەیە بینیت سروشتی ناوچەکەیە بینیت دواتر ئەم شتانی کە لەم ناوچەیە هەرچەنە هەندێکیان مۆرکی کولتوری کوردەواریان پێوەیە بەڵام بەشێکی زۆرینەیان وارداتی دەرەوەن یعنی ئیسرات کراون لە دەرەوە هێنراون هەستەکەم مۆرکی نەتەواتیان کەمتر پێوە دیارە شتی ناوچەکە خەڵکانێکی ئەوانەی کە زیاتر سەرقاڵ بوون بەم باسانەوە لێرە کەمتر تایە بەدی یەکەم بیارە پێگەیەکی گرنگی هەیە لە هەوراماندا یەکێکە لە شوێنە ئاینیە پیرۆزەکان پاشماوەی چەند ئاینێکی تێدا دەبیندرێت لە ڕووی جوگرافیای سیاسیەوە شوێنێکی بەرچاو بووە هەر لە پێش زاینەوە شوێنی نیشتە جێبوون و حکومڕانی بەشێکی زۆری دەسەڵاتدارە گەورەکانی وەکو ئاشکانی و ساسانیەکان بووە لە سەردەمی سانەکانی هەورامانیشدا بە مەڵبەندێکی گرنگی ئاینی و ڕامیاری هەورامیەکان داهەندرێت.